دەڵێن لە کوردستان هاوسەرگیری کللتوری دوو عشیرەت پێکەوە دەبەستێتەوە، بەڵام لە بەرنامەی هاوژنیدا ئەمڕۆ هیتلەر و خەپەکیان دوو کللتوری جیاوازی دوو وڵاتیان پێکەوە بەستێتەوە. ئەنجا سڵاتان لێ بێ و دەنگڵاستان چەنە تێسان خواردنانی بەیانێکی خۆش بوو. کللتوری کوردی بوو یان نیپاڵی؟ هەرە وەدانی تێکەڵ هەردووکی تێکەڵ بوو؟ زۆر باش ئافرەتان بێ. ئەمەوەیە کاکیتر لە تۆ دەست پێ بکەم پێم بڵە چۆن خەپەکیان جار پێم بڵە بۆچی پێڵی خەپەکیان ئەنجا پێشم بڵە چۆن ناسی؟ وڵای هەمووی وا بانگێکە ینی دراوسی و خزم و با بڵێن عایلی خۆمان هەمووی ڕەفیق و ئیترەوەی کەی ناسین هەمووی وا بانگێکە و ئیتر هەروەش ناسراوە. جملێ بوو کە بەیانی هاتم وتی خۆ زایف نەکەی ها ئەڕەڵا ئیتر ڕەشەم لێ کردووە گە ڕوبعی داوەزەی تەخوام لەو خوایە. حەزەکەی ئاوا پێ بڵە خەپەکیان؟ وەڵا حەزم لێ بەس کۆم حەز ناکەم زۆر خەپە بوو. حەز ناکە خەپە بێ. باشە کاکیتلەر چۆن ناسیت باس یەکەم بەرکەوتم بۆ بکە لەگەڵ خەپەکیانە؟ باسی وەکەم چۆن قۆڵین بڕی واڵی لە مەتار بوو ئەو کاتە ئیشی نەفەراتێ کرد با بڵێن پێشتر لە کۆمپانیای ئیشەکرد ئەم ئەچوو ڕێنمایی ئەکردن با بڵێن ئەها بە حکمی کە زمانەکە نازان تایەتی زمان نازانێ شارەزانیە ئەمە چوو ئەیهێنانەوە. ئەتم جارە لێ بینیم دووجار لە بازار بینیم دووجاری تر لە ڕیسۆران بینیم یعنی ئاوا کەوتە بەرچاوم سوپفە. ئێتر منیش هەستم بۆی جوڵە یعنی هەستم بۆی جوڵە بەلامەوە سەیر بوو خۆشم ینی هەرچۆنێ بوو لە ڕێگەی ڕەفیقێکمەوە با بڵێن ئەو لە مۆقعەکە ئیشە کرد ئەموو بەس ڕقەمی منی بەرێ چی ئەڵێ بۆت ئەەکەم هەر چاوەڕێی تەلەفۆن بوو فترێکی زۆر ڕۆی بەسەریا خەریب بوو مۆزوعەکەی ئەمەم بیرە چووە تەلەفۆنێکم بۆ سەحان و نۆی بەیانی بوو شتێکی وا بوو نۆی بەیانی بوو وتی چۆنی باشی تۆ زمانی نوعێ بوو وتم بە قورعان ئەوە زۆر بەلامەوە سەیر و یعنی تر ئەوەی لە مێشکما بوو بەرنامە دانابوو بۆ ئیمڕۆمی بیر چووە لە خۆشیە یەکسە زانیشم کەوە ئەوە وتی ئەو کاتە تۆزێک کوردیەکەی باشتر ینی باشتر نەبوو وەکو ئیستا مەزبوط نەبوو باش و کوردیەکە بەس وەکو ئیستا نامەزبوط وتی هینا وتی تۆ چی تۆمانە وتم من ئەو کوڕە بچکە با بڵێم منی بەرچاو کەو لە مەتار بەڵام وەکو خەیاڵی نایە من زۆشتم بەسەر هاتووە ناڕەحەتیم زۆر بینیوە خۆشی ناخۆشیمانم زۆر بینیوە جا بۆ ئەمیش زۆر قورسە چکە تۆ حسابی کە ئەم بوزی بوو شکوور بە خواسە ئیسلامە بە شەقیویش نوێژەکەم ئیتر با بڵێن ئەو نەمشت بەسە هاتووە بە دە ڕۆمان تاو نابێت جا قورسە بۆ ئەمی ئەی تۆسێکە ئەم بینتە سەر ڕێگەی ئێمە زۆر زۆر قورسە من هەموو ڕۆژێکم فێرکەر بوو بۆم ئافرەت باکاتە خۆشی بەسم بۆ بکە خەپەجیان ئیتلەرە خۆشە؟ باس بۆ کە چۆن قۆڵێ بڕی تۆ بم باس کە چۆن بۆ بڕاری ئاوشۆت ئەو بەیانێ زۆر تەلەفۆنی بۆ بکەی ڕەفێکی یەک هەبووی ئەمە هەر تەلەفۆنی کردوتی کوڕیەک هەیە تۆ خۆشە وتی ئەو کوڕە بۆ بنوتە سێشەوە هەر خەوم لێ ناوە هەر خەیاڵمە ئەو ئافرێتەیەتەوە منیش وتم باشە ئەمە کێوێ ئیتر هەر ئەو کوڕە زۆری لێ کردم لە بەرخاتر من تەلەفۆنی کردەوە چونکە ڕەفێکیەوە بوو وەکو برای خۆم بوو ئیتر وتم باشە لە بەرخاتی تو تەلەفۆنی شەکەمە پرسیارێکم کێ چی ئەمەیە لاسەس بۆ من دوای تەلەفۆنی کردم ئیتر وتم تۆ خێی کاک تۆ تەلەفۆنم بۆ ئەو کردو من کردێ چونکە ئەوە نییە بۆ هەر نەناسی بووم ئیتر لە بەرەوە وام کردم دوای تقریبان ئێمە 6 مانگ دوای من تەلەفۆنی کردومە 6 مانگ پێش بۆ من ڕەکەمی یا بوو ئێوە ڕقەمەوە بۆ چێڵگرتە بوو نازانم کە تەلەفۆنە بۆ کرد چی وت چونکە 6 مانگی پێچوو هەتا بیرەکەم و تەلەفۆنەکەم یان ناکەم چونکە شتانە خۆشویستی و شتانە هیچی نەبووە کاتە بۆ من شتی زەرور نەبوو باشە ئیتر 6 مانگ دوای تەلەفۆنی کردومە ئیتر هەتا و کاتە هەر نەمبینی بوو چۆن دیارە دەم و چاوشتە بیرە نەما بوو بەس من زۆربەی بینی بێ هەر کات هەر پشتم هەر ئەوانە سێری کردم دەمەچوو سێری نەکرد ئێستاش زۆربەی زاروا کەس سێری دەموچای خەڵک ناکەم ڕێک لەوانە سێرێکم مانگێکی پێچێ بن هەتا سێری دەموچاکەمەوە ئەنجا و کاتە چون و دەرەوە تۆزێک بینیم ئیتر ئەمە جوان بۆ خۆشە وەڵا بۆ لای من شتێکی وا بوو یعنی ها کابرایەکی کورد یەتۆ پڕا بۆ چاومە خۆی بێژگەڵاوە خۆی جوانە
کۆزە بۆ من چاوی نیپالیان بۆ من کۆزە بەسوتم من ئینسان بۆ دەم و چاو سیری ناکەم کات من وتم بۆ سێرێکم تا کێکم کوڕەکە تەبیاتی چۆنا بوون بوونە شتێکی باشی هەیە نییە زۆربەی پیا هەیە بە خیانەت کرد ئێمە وای تێ ترەوتم هەموو شتێک تاکێکەم و دوای لە هاتم ئێمە هەر خۆشویستی بووین و دیرە قسە کردوون و شتانەوە جێکەم زار من لەگەڵ سلێمانی زۆر کێشەمان و سلێمانی و باسی ئیسلام دەکاتەوە باشە چونکە زۆربەی بەجار خەڵک هەستا و ئەڕاتەوە بیانیان نوێژەکە بۆ نوێژی ماڵیش نەبوو بوون بوو ناو میسکەوت ئێواران هەر سەرچنارای بینەمە ئەو خەڵکانە هەنی مەشروب خواشزانەتێکی بۆ ئەمە وتم ئەمە وتی ئەگەر لەگەڵ من جیازەکەی ئەبی بۆ ئیسلام منش وتم من خۆم بۆ هیندستان ئیسلام بیستومە شتێکی باشە هەنی دینێکی پاکە من یەکەم زار لەگەڵ ئەمە جیاوازکردن مەرزیەک هەبوو وتم من مەرزم هەیە ئەگەر شتانایەکی من ڕازی مەرجەکانت چی بوون وتی باشە تۆ هەر چیە لێ ئەی بۆ تاکەم وتم بوو بە باوکی من دایکی من برام تایبەت بۆ ڕەفێکی من هەر کاتە کێشەمان بوو بێتاقەت بووم هەرچی بووم من بۆ کەسی ناڵم بەس بۆ تۆڵم چونکە من ڕەفێکم هەرچی تۆی هەموو شوتی با سەرچاو ئێمە شەڕیش بووین و دوای تەلەفۆن و ڕەفێکێک قسە بکە لەگەڵ من ئینجا ئێمە دایمەن زاران زاران ژن و پیا وایە شەڕە بێ ئەمە شەو لەگەڵ من بوون منە شەڕەکەن شەو قسا ناکەین هەتا بیانی ئەڕە بە دوام و دوای وەکو ڕەفێکە قساکەین و ئەڵە من ئەمەیە من بێتاکەتم نازم هەستی بەتەنیاکەم و تیرە شتانە ئەلەم و ئیتر ئەمەش وەکو ڕەفێک چۆن ڕەفێک بوون من نەسیاتی بۆ تۆەکە فێرەکە ئەم وای لێکە ئێتر دوای ئاشتا بین و چونکە من سولێمانی 2000 تقریبا 15 بوو خوشکی یەک هەبوو بچووکەکە ئیترەوە ڕۆی لەوەتای ئەوە ڕۆی نە هەزم لێ ڕەفێک بووم نە هەزم لێ دێڕەوە بووم نە هەزم لێ کەس بوو اینجا لەوەتای ئەمە ناسیم ئیتر تەواو ئیتر خۆم وا هەستی کردومە ئیتر هەموو شتێک لێرێ بوونمە باوخم دایخم خوشکم برام ڕەفێکم خۆشویستی ئیتر هەمووی دانام بۆ شوێنەوە هەمووی ئەرکەکانی کردوم بۆ سەری ئەرکە قورسێک ئاگیت لێ وڵای تر وڵای ئێمە زیاتر سوبعەت زۆر بەکارێنین با بڵین من زۆر شتێ بەزدی نایگرم بەس چوار شت دێمە لە ماڵی منە بەزدی گرتوومە ئەویش سیقەیە باڕمان بێکتری بێ موعیدمان ڕاز بێ قسەکانمان ڕاز بێ هیواتی حەزوو لێ خەڵکی درۆزن حەزی لێتی ڕقی لێ ڕقی لێ ئینسانی درۆزن هیواتی ڕقی لێ ڕێزمانی باش ئێستا زۆر کەسمان هەیە وایە ئەڵە من ڕقم لە زەلامی درۆزنە کەچی خۆی ئەو شتەشی تیا مۆجودە یعنی ئەم شتە زۆر هەیە ئێستا ئێمە زۆر جار ئەگە دیقەت بێ من پێشتر خێزانم بەڵە بووزی بوو تا کردم بە ئیسلام زۆری پێچوو یعنی خەریب و خۆم گاوڕە بووم هەم لە بەرنامەی هاوژینە و کەسانی کە وەکو ئێوە ئاسەرگیریان لەگەڵ کەسێکی بیانی کردو جا خەڵک لێوە کەڵێ بۆچی نەچووی کچێکی کورد بێنیت بۆچی چووی کچێکی ئەوە دایمەوە خەڵکانە کێشەیەتی لە لایڤە لە پۆستا لە دەرەوە ئەم کۆمنتانەمان زۆر بۆ هاتووە یعنی بۆ من نیپالیەکانیش هەبوو خوری نیپالی بوونەکیی نیپالی لەگەڵامە خۆشویستی بووم تر دامن چون بۆ دێرەوە شتانە بینی تر هەندێک ڕەفێک بووم ڕەفێکش نەبوو ناسراوی خۆ بوو وتی باشە تۆ کوورێکی نیپالی بڕابوو بۆچی لەگەڵ کوری کورد ئەی کوری نیپالی چی بوو نەماوەیە سولێمانی واو من ژتم بۆ من هیچ فەرکی نییە منەمە ئینسانێکی پاک بێ تێگشتی بێ ڕێک و پێک بێ بۆ من یعنی بۆ ئینسان سێرەکە فەرک و جیاوازی نەکە اینجا من زیاتر بۆ حەزم لێ ئەوە بووم ئەمە فەرک و جیاوازی نەیکردووە بۆ من ژنە زۆربەی خەڵک هەیە بۆ نیپالی وا بیرەکەن و ئەم نیپالیان بەس هاتوو بۆ ئیشکردن ئێرە ئەنی بێژگەڵەوە ئیشی هیچ نییە ئەم خەڵکانە تۆ بوون منە گسکی کاروای کڕی باشە تۆ بەس گسکی هەیە ئەوەنەوە بیرەکەن ئەمانە بەس گسکیێن و ئیشی تر نەماوە ئیتر نیپالەکانش وا بیری کردوونە هەندێک خەڵک ئیتر ئەمە بینی ماما فەرک و جیاوازی بۆ من نەیکردووە ئیتر من ئەوەش زیاتر حەزم لێ بووم چووکە هیوایتم ڕقم لێ کەسی بەرامبەرەکە فەرک و جیاوازیەکە ڕەفێکیش بێ دایکی باوکش بێ دایکم شێکە ئێستا گەر ئەمە خوشکە گەورەی ئەمە تۆ بچووکە ئەگەر واش فەرک و جیاواز دەکەم من ڕێک تووڕابەوە وتم ئێمە یەکن فەرک و جیاواز مەکەم منشکی چی تۆم ئەوشکی چی توێ تۆ دەست خۆش خەپەجیان ئەجا حەزەکەم درێژە بە گفتوگەکانمان بین بەڵام بچین
بۆ ئەو شوێنەی کە زۆرترین یادگاری ئێوەی لێیە بڕۆین ئەوە هیواتی ئەو شوێنە کوێ خەپەتجیان من ئەڵا زۆربەیش یادگاری ئێمە پارکی ئازادی تایە بچیمە پارکی ئازادی نییە با بڕۆین. بابەتی ئەو گوڵەت چییە واستێکەکەن ئەڵەن چرەکێکی جای لە پشتەوە من یەکەم جارم بوو کە ئەو ببینم عفو یەکەم جار دووەم جار بوو لە پارکی ئازادی جا ئێمە یادگاریمان زۆرێ لە پارکی ئازادی ئەیسە کە هاتوین بۆ ئێرەش زۆشتی بیرخسمە و ئێمە جومعانانی ژین بۆ ئێرە دووەم جار بوو گوڵێکم بۆ بر یەی بە سەرما وتی تێمە چیە ناوتە وتم بۆ کێشێکی تایە تیوەڵا بۆنی نییە جایسە منیش بەیادی جارانەوە باڵێن ئەم گوڵی ئێمێ هەرچەنە شتێکی واژ نییە بەس دڵمان ناو گوڵە باخەکان لێکەینەوە ئەو مردووە و گوڵە مردووە دی سەعادە بەدەست ئەمزان دووبارە گوڵ و پیاکێشێتەوە نەداما بوراوە بوراوەتەوە بوراوەتەوە گوڵە ئارۆڵە جا قسەیکی خۆشی خەپە من باوکمیشی سبلیتەکە وەستاوە وتی وتم تخوا باوکم ئەوە نییە لە کاتی تۆڕەبوو نابووم وتم تخوا باوکمەوە سبلیتە دایناوە ئەوە هەر هەوای گەرمە ئەو کاتە هاوین بوو وتی جوان قسەکە سەگ بابەوە خەزوری منە یعنی بە حسابدانی خێری پیان بەساویسەتی پشتگیری لێ بە حسابی خۆی تر خۆش شێوێ و نازانێ شتەکە چووەنە باش لە تیکتۆک زۆر ئاکتیڤن ئەو کۆمەڵێک ڤیدیۆی زۆر جوانە بینم قسەی سیرەکە یعنی قساکەی خۆشە بەکاری نانی ئەوە سەبارەت بە تۆڕە کۆمەڵاتیەکان ماوەیەکی زۆر لایڤمانە کردەوە یعنی زۆر کەسە بوو با بڵێن ڕەخنەی هەبوو زۆر کەسە بوو بەس ئەوەی کۆمنتی جوان ئاو کۆمنتی ناشرین ناوە خۆشی هەروایە یعنی تۆ بە تەمای خۆ دەرخێت طبعا ئینسانێکە ڕەخنی لێ نەگیراوە بزانە بوونی نییە ئینسان ئەبێ ڕەخنی لێ بگیرێ ئەجا مەوجودە بوونی هەیە من جارێکیان باوکم تەلەفۆنێکی بۆ کردم وتی بیستومە لایفتان کردوتەوە ئەمانە وتم بۆ چ ئەشکالێکی تیا یعنی هیچ ئەشکالێکی تیانە بۆ تۆ چۆن بیستوتە ئەم لایف بە چی تێگەشتوی من کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ناوم هەبوو جەریئانەیەمە بەرشاشە یعنی نە لە پشت کامێرە و نە یعنی شتێکی ناشرینما پێشکەشی خەڵک نەکردووە یان شتێک بێ خەڵک بە ناشینی سرنجمان لێ وەرگێ وتی با من ڕەفیقەکەم پێوتم توێتی خۆی خێزانەکەی دەرکەوتووە لە لایڤا و لە پۆستەوە ئەمانە وتم دەی شتەکەین پێ بڵێ کێشەکەی یعنی خۆ ئەبێ شتێک هەبێت تا ئێستا شتێک بە نیمچە ڕوتەوە دەرکەوت بێتین یاخود قسەیەکی نەشیا و جنیەوە بە خەڵک بین خەڵک فێری ئەفعالی قۆڕکەین وتی نە وتم دەی پێم بڵێ هەر نەگەشتین بە ئەنجا وتم ئیسە زانیت کە ئەم شتی تۆ هیچ بوونێکی نەبوو من باوکمە پێشم وت نمونەیەکی جوانم بۆ نە وتم باوکە تۆ کاتێک لە ماڵەوە هیتە دەرەوە یعنی تۆ هەر ئەبێت تووشی ئینسانی باش بیت تینەوەڵە تووشی هەموو کەسێکە بیت جێش ئاقڵ مسەقف بێ سەقافەت دەمپیس ناشرین جوان ئەمانە یان تووشی هەموو کەسێکە بیت تۆ لێرە باش ئەمێ هەندێک یادگاری خۆشم بۆ باس بکەی لەگەڵ ئاو سەرەکە تا چ شتێکی زۆر زۆر بەلاوە خۆش بووە دای کورسات چۆن ئەمە یەکەم جار خۆشویستی بووین ئێمە ئەمە کێشەمان بوو مالی خۆی تر مالی دایکم ئەوەنە واز لێنە چوو بۆ لای کورسات خانەی گرت خۆی تر هەمووی کاتە داوام تەوا بێ ینی زۆر پەڵم بووم ینی زوو ئیشەکانی تەواکەم و ڕاکەم بۆ لایەوە تێگەی ئەنجە دایمەن لای مدیرەکان یا زاران هەبوو مدیر تووڕە بووتم بۆچی هەمووی کاتە ڕاکەڕێ بۆچی ئیشەکان تەوا ناکەم تر منش لەم ئەمەرجەنسی لە بەرەوە ڕوو باشە تۆ یادگارێکی خۆشمان بۆ باس بکە کاکت لێر وڵای یادگاری خۆش ئیسە من جاری وایە کە ئەچمە ئەم شوێنانە یعنی خۆشی و ناخۆشیم بەسەر هات بە تایبەتی ئێرە کە بە تایبەتی پارکی ئازادی زۆر تایبەتە لەلام یعنی
هەرچەنە ئیسە زۆر شتێ نایەتەوە بە مێشکما بەڵام هەر کولی شوێنێک ببینم کە ئەم پیاە ڕۆیشت بێ یاخود دانیشت بێتیم بێکەوە یان خۆشم بە تەنیا دانیشت بێتم لە شوێنێکا بیرم لەم کردبێتەوە ئەمە هەموو یادگاریەکە بۆ خۆی لە هەمووشی جوانترەوە وەزم هەر لێرە شاو سەرگیریتان کردووە بەڵێ ئیشەڵا تۆزیشتە مۆقیعەکتان پێ پیشانێم جا من یەک عادەتم هەیە زۆر یعنی ئەو نازام خراپیان باش بێ بۆ یادگاری هینم یعنی بەقوت سزنیم زۆر گرنگی پێ ئێم یعنی زۆرم خۆشە چکە هیچ وەکو یادگاری و بەسەراتۆمانە نییە بەڵێ ئەڵێ ئەوەی ڕۆی ئیستا شەرتە خوازانە بەیانی چی ڕوئەیە بەڵام من یادگاری هەڵ ئەگرمیتە ناڕەحەت بێ و خۆشی بێ خۆی ئینسان لە ژیانە تەجوبە وەرئەگرێ ئیتر ناڕەحەتی بێ قازاز بێ زەرەر بێ من وەختی خۆی پێشوی ژم بێنم زۆر ئەترسان باوەڕکە تاکە کەسم کە لە ژنێران ئەترسان سیکە قسمەت و نسیبم بەچی بوو یعنی ئیسە تۆ نازانی قسمەت لەکوێیە گەنجێکی بەڕێزە بینی نازانی قسمەتی لەکوێیە لەوانەیە هەر خیاڵی لێ ئەو شتش نەبێ کەچی قسمەتی لە سوید بێ قسمەتی لە وڵاتێکی تر بێت لە سۆماڵ بێت لە ئەفریقا بێ ها کەس نازانێت دوانە یعنی شتەکان خۆیەتە بەردەمێت تێگەی خەپەتیانش خۆی هاتوتە بەردەمە من ئیتر دایمەن چوو بێتمە هەر شوێنێکیش بمێ هەشتێکیشم کردبێ دایمە خوام لەبیر بووە بە پشتیوانی خوا کردومەوە بەڵام ئەوەش نەبوو بڵێ پاڵی لێبەمەوە یعنی دایمەن وتومە خوای یارمەتیم بە چەند جا لەگە خۆما دانیشتم قسەم کردو تومە خوای ئەمە باش تو یعنی خوای یارمەتیم بە مێشکم زۆر ئەمە لە دەرەنجامی ئەو شتانە نەبوو کە چیرۆکێک هەیە لە هاوسەرگیریەوەیە بە سەختێکی زۆر زۆراتیا پاڕیون ئەمە کاریگەری ئەو شتانە نەماوە لەسرە باسێکی ئەوم بۆ بکە و دوای پێیان بڵەزان چ کاریگەرێکی هەبوو لەسەر ژیانتان با بڵێن یعنی ئەو سەختیانەی کە بەسرت هاتوواڵن زۆر بە سەختی و بە تەنهایی ژنتێنا بە تاکید وایە من بەرگەی زۆشتی ناخۆشم کرد من تقریبا 6 مانگ 7 مانگ ماڵۆم نەبینی بەزەوەی کە قسەیکیان بەم بوو تێگەی قسەیکیان بەم و من لە ماڵەوە ڕۆیشتم ئەوەی کەیسە ئەم باسی کە من لە کورسا خانوویەکم کرد لەگە پورزایەک ما بووم ئاسایش نەی ئەیە پێم هەر چۆنێ بوو وەرم گرت تا مودەیەک مۆزوعەکەم تێگەیانن ئەوانیش گاڵتەیان باقلی منە هاو تێگەی یعنی زۆر کەس هەبووە گاڵتەی پێکردم من پورزایەکمە بوو ڕێز و خۆشەویستی مێ بووە ئیسە لە بەریتانیا نڤارگیان نڤاشا یعنی ئەیوت بە قوربانی چاومەوە کوردەکەی خۆمالی تێناگەی ئیسە تۆ بەتەمە کچێکی ئاوا و ئەها یعنی ئەمانەش منی سارد نەکردەوە من چۆن گەشتم بە ئامانجەکە یەک درۆم لەگەڵانە کرد دومیشی جۆم بە قسەی خەڵک نەئەکرد جۆت لێ ئەگرم یعنی با بڵێن جۆم لە بەرامبەرەکەم ئەگرت باشە خۆی دایک و باوک لە پێشە جۆم لێ ئەگرم من دایکم بەس ڕخنەی بەڵام ئەموو قەیچێکە با ئەم ڕێسکەیە بشێنم قەیچێکە با من ئەمە تاقیکەمەوە تێگە دای من هەر کەسێک کە پێی وتوم ئەوە تۆ چۆن هاسەرگی کرویان چۆن ئەمەت کردووە ئەمە شتێکی قورسە وتومە دایمە نسیحەتی من بۆ ئەو کەسانە بۆ وتومە چیت حەز لێ بوو لە ژیانە بیخۆ چی حەز لێ بوو لە ژیانە بیکە چۆت حەز لێ بوو بچۆ ینی چی لە ژیانە حەز لێ بوو بیکە بەڵام شتێک مەکە لەم دنیا و لەو دنیا لەسەرت کرد دەستان خۆش بێ اینجا حەزەکە من ئەزمونێکی نیپاڵی بکەم بەڵام لە شاری سلێمانی شوێنێکی تایبەت هەیە هەم بە خواردنی نیپاڵی هەمیش خەڵکی نیپاڵی لێڵەن چی بچین بۆیە باش خەپەکیان حەزت چ خواردێکی کوردیە فاسۆلێ فاسۆلیا ئەی تۆ کاک هیتلەر خواردنی نیپاڵی کامیان حەز وڵی جاری وای خواردن دروستەکە با بڵێنی خۆیانە ئەویش مۆمۆ چاومین و تورپە و بریانی نیپاڵی و زۆر خۆشە ینی بچکۆنی بریانی نیپاڵیەکەی بەدەست ئەیخۆن ئەمە چێشێکی زۆر تایبەتیە کێشە نییە لەگەڵە و تو نییە زۆرەی ئەوان کە ڕاهاتوم لەگەڵ یا پێشتر بینم نەبوو لەگەڵ یا بەس ڕاهاتوم لەگەڵ زۆر باشە خەپەتجان پێ ناخۆشە پێ بڵام خەپەتجان ناڵە باسی شتێکی خۆشم بۆ بکەم کە لە دوای ناسینی هیتلەرە و بەسەر هاتووە و هەرگیز بیرت نەچێتەوە هەڵا زۆر شتێک ڕوویاوی تە چیچی ئەڵم هەندێک شتێک بیرم چوو تۆڵێک مێشکە مەشغولە مشکە بەچی هەسوڵە نازم هەر منوە
شتەکانی ینی پیر زۆر بووی. هەلی ناگرم تەواو مێشکمە پیر بووی ئەی ڕۆژانە خەریکی چی؟ من پابجی ئەڵەن تا سێ شەو ناخێ خەریکی پۆبجی دانیشتە دوانزەوەیەک هەڵە سی و ئەرەڵەنجە هەر پابجی پۆبجییانی سەیزانێکی باشی ماڵ خواردن پابجی ویشی ماڵ ئیشی ماڵ باشە کاکیتلەر ئەو کەسانی کە لەگەڵ تابوون لە هاوسەرگیریەکەتان کە هەستەکەی قەرزاری ئەوان بیکەن من بەڵە بە تەنیایش نمێنە ینی والیات و بەجلی بووکێنی زاوایەتی خەری و لەو سەرەوە تەکسی بێمەوە منەوە کاتە قاتەکەم دەریێنا دایک وتێبێ بۆ کەوتمەی بم بۆشتن و تو یعنی بزانە ئاواش نمێنە جا من ئەوانەشی کە یارمەتیان نام بەڕاستی باوکم لێرە دەستی ماچەکەم خوشکەکەم ئەو چاوانی ماچەکەم دوانم لەگەڵ یا خوشکم ئەوی کە باسی بەزاڵن لێکش ناچن ناوەڵڵا تاڵەمویەکمان لێک ناسێ ئیتر کەسە نزیکەکانم براکانم هاوڕێکانم یعنی پێشەگیان هەردیگیان ئارازگیان هەردوو خوشکەکەم چاوان و دنیاگیان ئەمانە کاک دڵشاد بەڕاستی سیزارگیان ئەمانە جێشان نازیم بۆ من زۆر هاوکاریان کردوم و قەت نانێشتووە یعنی بێکەسیم پێوە دیار بێت با بڵێن تەنیایم پێوە دیار بێت تەنگانە بوون بۆ من بەڕاستی نمونێکی جوانن هیوادارم هەمیشە تەمەندرێژ و سەرکەوتو بوون ئەمێ بزانم پلانی داهاتوت چیە بە تەمای چی بکە هیچ پرۆژێکت هەیە یاخود هیچ پلانێک هەیە بگەڕێتەوە بۆ نیپاڵ بەتەمای بڕۆم و نیپال چریەم و ئەچی چێکی لە نیپاڵ هەر بینیم دایکم چووکە دەمێکە نەڕۆشتم تقریبان 4 ساڵە بێت نەڕۆشتمە ئیتر وتم بە ئەم زارە بڕۆم و ئەگەڕم و ئیتر بەیبی لەوانەی کاکیتەر نابێ لەگەڵ خۆتان نانە ناتوانم چووکە عێراق و نیپال کێشەمان هەیە لەبەرەوە ناتوانم ئەمە بیبەمەوە بەس ئاتوانم کاچاک بیبم بۆ نیپال بۆ هندستان بۆ نیپال بەس ئەمالە من ناڕۆم بە کاچاک حەزی لە نیپاڵێ تۆ خۆت حەز لە نیپاڵە لە کوردستان ئەڵە پێشتر زۆرم هەزم لە کوردستان بوو بەس ئێستا ئیش و کار نییە ئێستا حەزەکەی بچیتەوە بۆ نیپاڵ ناڵە ئێستا حەزەکەم دوودڵم لێرێ بم لێ بم بەتەنیا لێرێ بم ئیش و کارە نییە لە بەراوە نزیکیشە عنیوە ئیتر بە تەمای لە ماوەی شەڵا ئەگەر خوارڕێکی خاو خوا یارمەتی بات سەفەرێکی نیپاڵ بکات و بێتەوەی تر تقریبان مانگێکی پێچێ ئەو مانگەش خۆمە گرم چاوەڕێیەکەم ئیتر بەخوا دڵیشم لە مشتمایە بەخوا کە ئەڕوات ینی زۆر لەیسە و ترسم لێ نیشتووە ئیترە چێ بۆ ئەوێ و چەندێکە بە دایک تۆوانە نەبینیەوە 2010 بۆ ئێستا چەندێکە 4 ساڵ تقریبا زۆرە بیریانەکەی بێسە زۆرێن بیر بکەیت ئەڵێ ئێمەزانی چۆنە من زۆربەی شتێک بیری لێکم بەس ئیهمالی یەکەمەوە چونکە هەندێک شتێک هەیە ئەوە بیرەکەم و بێتاقەتە بم و حەزم لە بێتاقەتی نییە خۆ باشە بەڕای تۆ جیاوازی چێ لە نێوان کوردستان نیپاڵ ئەڵە لای من هیچ فەرقی نییە هەردووکانەکەم ئێستا ئێرە چۆن خەڵکی باشیشێ خراپشێت لێش هەمان شتێکە لێش نیپال بۆ هەندێک هۆڵاتی شەرەکە یانی شتێکی هەمان شتێکە یعنی هەر وڵاتێک کێشەیەکی خۆی هەیە ینی هیچ وڵاتێک بەبێ کێشە نییە وە هیچ ئینسانێکیش بەبێ غەڵەت نییە هیچ ماڵێکیش بەبێ کێشە نابێت باڵێن لە بین وشن و مێردا کێشەی هەتیا بێ بەڵام شەردەوەی درویتیانە بێت لە بینی ژن و مێردا یعنی من ئەگە درۆ لەگەڵ هەموو کەسێکا بکەم لەگەڵ ژنەکەمان نایکە شکاتە هەر بەو بۆ نێشۆ بە یەک وشە پێناسەی خەپەتجانم بۆ بکەن خۆشمەوەی ئەگە جەعفەریشی منش خۆشم ئەگەر هیت لەش هیوادارم تەمەندرێژ بن سوپاسانەکەم کە بەشدار بوون لە بەرنامەی هاوژینی عزیزانی من سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی هاوژینی بوون هەتاکو بەرنمێکی دیکە دەبمەوە میوانی ماڵەکانتان خواتان لەگەڵ